لیژنە وردبینیەکەی بەغدا دوای تەواوبوونی کارەکانی لە هەولێر هاتە سلێمانی و لەگەڵ بەرپرسانی پەروەردەی سلێمانی کۆبووە و دەستیان بە کارەکانیان کرد. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دەڵێت هەموو کاراسانیەکان بۆ دەکەین و ئەو لیستەی دەدرێتە لیژنەکە پاش ماندووبوونێکی زۆر بە وردبینیەکی تەواوە ڕادەسیان دەکەوت. دەژڵێت پێمان وانە هیچ گرفتێکی تێدا بێت. هەموو شتەکانی کە داوایەکەن تەتقیقن خۆی داتایەکیان لایە کە لە ساڵانی ڕابردووە کە بووجە لەلایەن حکوومەتی عێراق و هاتووەلایەن بووە وردە ساڵ بە ساڵ ئێمە بۆمان حازر کردوون چیان بوێ و هەندێکیش لەوانە پێویستیان بە تەرجەمەیە بە تایبەتی لەبەر لیستەکانی ئێمە کوردیە و ناونیشانە وەزیفەکان بە کوردیە ئەوان جێمە خۆمان فەرمانبەری تایبەتمان بۆ داناون بۆی 24 ساعتە لەگەڵیان نابێت کە تەسەوەرەکەم ڕۆژانە لە ساعت 8 بۆ 5 بێت چکە ئەوانیش ئەڵێن مادەم ئیشەکەمان خێرە هەوڵەین پەلیتیا بکەین زوو بکەین و ئێمەش وعدمان پێیان هەموو هاوکاریکیان بکەین بۆی بە زووترین کات ئەم وەزعانە تێپەڕێنین و بۆ ئەوەی موچە بگاتە دەستی مامۆستایان. بەڕێبەرەتی گشتی تەندروستی سلێمانی وێستگەیەکی تری کاری لیژنە وردبینیەکەی حکوومەتی ناوەندە و بە هەمان شێوەی پەروەردە وردبینی لە لیست و ئاماری موچەخۆرانی بەڕێبەری تێگە دەکرێت و جێگری بەڕێبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەاند ئەوەی حکوومەتی ناوەند و لیژنەکە داوای دەکات بە وردبینی ڕادەسیان دەکەین. ئێمە شۆکو بەڕێوەبەری تەندروستی هەموو ئامادەکاریێکمان کردووە هەموو کاراسانیەکمان بۆ کردو هەر داواکاریێکیان هەیە بۆیان جێبە دەکەین لە ئەنجامی پێشبردننی پرۆسەکە بۆی پرۆسەیەکی جوان و ڕێکوپێک بێ و دادایکی ڕێکوپێکیان دەینێ لە ئەنجامی ئەوەی هاوکاریان دەکەین بۆی بتوانین پرۆسەکە لە زووترین کات و نزیکترین کاتە جێبەجێ بێ چونکە دڵنیان زۆر بە زۆری کارمەندەکانمان زۆر بە زۆری مۆزەفەکان چاوەڕێی ئەوەن کە پرۆسەکە بە شێوەیەکی جوان جێبەجێ بێت و مانەوەیان لە شاری سلێمانیدا وەکو شێوەیەکی پێویست دیار نییە چونکە کارەکە کارێکی وردبینیە کارێکی تەتقیقیە لەوە چه هەندێک داوای ئیزبارەت دەکەن داوای موچە دەکەن داوای لیستەکان دەکەن داوای قایمەی 2015 دەکەن داوای قایمەی 2007 دەکەن کارەکەیان کارێکی وردبینیە هەموو کارێکی وردبینیش بە تایبەتی کاری چاودێری دارایی لە سەتاسەری جیهانە پێویستی بە پرۆسەیەکی وردبینی هەیە بۆی ئەو هاتۆ بۆی نەتیجەیەکی دەستکەوێت بەڵام گرنگەوە ئێمە هەموو هاوکاریەکیان دەکەین بۆی بتوانین لە زووترین کاتە و بە باشترین نەتیجە پرۆسەکە جێبەجێ سەرکەوتوو بێت. وەزارەتی پەروەردە و تەندروستی حکوومەتی هەرێم زۆرترین فەرمانبەر و موچەخۆر لە خۆی دەگرێت و حکوومەتی ناوەندیش بۆ ناردنی موچە ئەم دوو وەزارەتەی لە پێشینە داناوە بۆ ئەوەی وردبینی لە لیست و ئاماری موچەخۆرانیان بکرێت و دوای ناردنی لیستەکەش لیژنەیەکی تابەت بۆ وردبینی لە هەرێمی کوردستان وەخۆیان دەڵێن مەبەستیانە بە زووترین کات وردبینیەکە تەواو بکەن و گرفتی موچەی ئەو دوو وەزارەتە کۆتایی پێبێن و وردبینیکردن بۆ وەزارەتەکانی تر کارێکی ئاسانتر دەبێت بۆیان. ئارام عەبدوڵڵا، کوردسات نیوز، سلێمانی.